خانەوادەیەکی ڕێکوپێک کە بەڕاستی ناوی کۆرپە کچە جوانەکان بە ناوی کەزیان لێنا پێش چەند ڕۆژێک پێشی ئێستا جمعەکەی تر من لە سەخت بووم حەزم لێ بوو وەکو ئەوەی کە لەبەر ئەوەی کە ڕۆژانە ئافرەتی کورد کە زیان دەبڕێ لە ڕۆژئاوا بۆ وەکو دەزان دژمنانی گەڵی کورد و کوردستان کەزی دەبڕن فمن زۆر حەزم ئەوەی من بوو حەزم لێ بوو لە سەخت بووم تەلەفۆنم دەکرد هاتم سەردانی نەخۆشخانەم کرد بە ڕۆژی جومعەی لێوەی بزانم چەند کچ لەدایک بووینە ژمارەی کوڕ ئەو ڕۆژە زیاتر و بەڵام لە ئێوارەکەی دوو کچ لەدایک بووم بەڵێ ئەمن گوتم قسەم کرد لەگەر عائیلەکان گوتم حەزم لێیە من وەکو بەڕێوەبەری نەخۆشخانە ناوی ئەو کچە جوانانە بە ناوی کەزی بنێن ئەگەر خۆتانیش بە بڕیاری خۆتان ناتوانین ئەوە بە حەزی خۆتان ئەمن ئەو پێشنیارم هەیە ئەگەر ئەنگۆ رازینە بە ئەو کەوەڵ ئەوانیش قبولیان کرد بە خۆشیان لە بیرۆکەی خۆیان هەبوودایان نابوو گوتیان ئەمەش حەزمان لێ بوو لە دڵمان دامان نابوو بەڵام کە ئەتوش ئەوە پێشنیارەت کرد ئێمە قبولی دەکەین فاتصالم پێیان کردو ویستمان لە کۆنگرایکی ڕۆژنامە نووسی بڵاوی کەینەوە و هەروەها ئەو ڕۆژ جەنابی پارێزگاری هەولێر ئەم چواریانێک لە ناو شاری هەولێر بە ناوی کەزی دەکرێت طبعا پیرۆزبایی لە شاری هەولێری خۆشەویست دەکەم پیرۆزبایی لەو دوو خانەوادەی دەکەین خانەوادەیەکی ڕێکوپێک کە بەڕاستی ناوی کۆرپە کچە جوانەکان بە ناوی کەزیان لێنا